سنووری ئیدارەی سۆران لە بەرگریکردن لە کوردستان و قوربانیدان لە پێناوخاچی کوردستان پشتی شێری بەردەکەوێت بە پێیوتەی بەڕێوەبەراتی شەهیدان و ئەنفالکراوانی سۆران کە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ڕایگەیاند لە سەرەتای دەستپێکردنی شەڕی پێشمەرگە لەگەڵ چەکدارانی داعش ژمارەی شەهیدانی پێشمەرگەی ئیدارەی سۆران گەیشتۆتە 101 شەهید و زیاتر لە 600 پێشمەرگەش بریندار بوونە. لە سنووری بەڕێوەبەراتی شەهیدان و ئەنفالکراوەکانی سۆران بە هەر چوار قەزای سۆران چۆمان ڕەواندز مێرگەسۆر ئێمە لەم سنوورەدا ڕێژەی شەهیدانمان گەشتوتە 101 شەهید لەم سنوورە لەو پێشمەرگانەش کە نێزیکەی زیاتر لە 600 بریندار لەم سنوورەدا بە هەر چوار قەزاکان پێشمەرگەکانمان بریندار بووینە. بەڕێوەبەراتی شەهیدان و ئەنفالکراوانی سۆران ڕایدەگەێنێت پێویستە وەزارەتی پێشمەرگە بایەخ و گرنگی زیاتر بە بریندارەکان بدا چونکە ژمارەیەک بریندار هەن پێویستە ڕەوانەی دەرەوەی وڵات بکرێن یان چارەسەریان بۆ بکرێت. لێرەدا پێویستە ئەوەش بڵێن کە پێویستە وەزارەتی پێشمەرگە بایەخێکی زیاتر و هەروەها گرنگێکی زیاتر بە بریندارەکان بداتن چونکە ژمارەیەک هەن کە پێویستە ڕەوانەی دەرەوەی وڵات بکرێن و یاخۆ چارەسەریان بۆ بکرێتن. سنووری ئەم چوار قەزایانە ئێستا گەر بەراورد بکەین لەگەڵ شوێنەکانی تر پشکی شێریان لە قوربانیدان و لە شەهیدداندا بەرکەوتووە. سنووری ئیدارەی سۆران کە هەر چوار قەزای سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگەسۆر دەگرێتەوە 31,000 پێشمەرگەی لە بەرەکانی جەنگ و پارێزگاری لە خاچی کوردستان دەکەن لەو پێناوەشدا 101 شەهیدیان بەخشیوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.